بەیانی و باش من ناوم بولبولە خەڵکی ئەم باخچەیەم دەمێکە باخەوانێکی تووڕەمان لێپەیا بووە نەگوڵێ نەدارێ نەمەلێ بێ ئاگا بوون چۆن هاتووە و چێ کردوێتی بە باخەوان بێجگەل لە خۆی باخەوانی لە خۆبایی ناهێڕێ بە دڵی خۆم خوێنم ئەڵێ تۆ فڕینە شومە و گۆرانیەکی لاساری ئەڵێ تۆ بەقەت ڕێقنەیەک ڕێزی نیشتیمان ناگری پێم ئەڵێ ئەم هەموو ناوزڕانی سەر و سنەوبەر و دارسێوانە لە پایچی پێم ئەڵێ تۆ وەڕسکەری وەڕسکەر بەیانیان زوو پێش باو پێش کازیوە و بەر لە نیشتیمان خۆی لە خەوەڵەسی بە جووکە جووک مێشی ئەم درەختانە و بردووە تۆ خەول لە ئاو لە گوڵ لە گیا زڕانووە ئەم هەموو زەردەزی ڕێی پرسیارانە چییە؟ ئەیان وروژێنی و پێم ئەڵێ ئەو دەنووکە دەنووکی خۆت نییە بۆیە بێزار بووم و ئەمەوێ ئەم باخچەیە بەجێ بێڵم و لە داخانە سەری خۆم هەڵگرم و ڕوو بکەمە باخچەیەکی دوور دووری هەندەران